لە خولی نایابی کوردستان ئەگەرچی لە جێمی یەکەمدا یانەی سیروانی نوێ پێشکەوت، بەڵام لە جێمی دۆم پیشەسازی ئەنجامەکەی بەسەر سیروانی نوێدا هەڵگێڕایە و شکستی بەو یانەیە تام کرد. لەم یانەی هەفتەی هەشتەمی خولی نایابی کوردستان یانەی سیروانی نوێ لەسەر یاریگای کەمال سەلیم ناسراو بەزانکۆ میوانداری لە یانەی پیشەسازی کرد. لە سەرەتای نیوەی یەکەم یانەی سیروانی نوێ بە چەندین هێرشی مەترسیدار بۆ سەر میوانەکەی دەستی پێکرد. سەرنجام لە خولەکانی کۆتایی نیوەی یەکەم ئەیا دیاری گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. نیوە یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات، ئەگەرچی دەرفەتەکانی خاوەن یاریگا زیاتر بوو. لەگەڵ دەستپێکی نیوەی دووەم یانەی پیشەسازی بە وەڵامدانەوە دەستی پێکرد. لە خولەکی 46دا عەبدولمونەعیم توانی گۆڵی یەکسانی بۆ یانەی پیشەسازی تۆمار بکاتەوە. یانەی میوان زیاتر تێکەڵ بە کەشی یاریەکە بوو. لە خولەکی 69دا دڵدار خدر گۆڵی دووەم و پێشکەوتنیشی بۆ یانەی پیشەسازی تۆمار کرد. لە کۆتاییەکانی نیوەی دووەم ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سیروانی نوێ هەژمار کرد، بەڵام نەیانتوانی گۆڵی پێتۆمارکەن و گۆڵچی پیشەسازی سەرکەوتوانە وەڵامی دایەوە. لە کۆتاییدا یانەی پیشەسازی بە ئەنجامی 2-1 یاریەکەی لە سیروانی نوێ بردەوە. دەسپاس بۆ خۆڕاستیم فۆزا یەک لە سەرکەوتنە گرنگەکانمان بوو لەناو یاریگای سیروانی نوێ. سیروانی نوێ تیپێکی زۆر تۆکمەیە بەڕاستی یان یەک لە تیپە باشەکانی خولی کوردستان. بەڵام ئەمڕۆ ئێمە بەڕاستی ئەرکمان زۆر قورس بوو. ئامادەکاریی باشمان کرد بۆ ئەم یاریە بەهۆی ئەوەی 5 یاریزانی سەرەکیمان بۆی کارت و پێکانەوە نەیانتوان بەشدار بن لەگەڵمان. ئەمڕۆ ئەو یاریزانان یاریان کرد کە بەڕاستی چەند یاریزانێک کە نوێ بوونا پێکاتەی خینەکی نوێماندا پێکاتەکە ئەو بوو توانیان ئاستێکی باش پێشکەشمان. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە شۆکی یەکەمان یانێگەر ئیستیقلالی ئەو فرسەتانەمان بکردا کە بۆمان هەڵکە و گۆڵمان بکردا پێم وابێ نەتیجەکە بە جۆرێکی ترە بوو. دانە سزاکان بە پلان کاری لەسەرەکەن و لە کاتی مەشقانە مەشقی لەسەرەکەن یان یاریزان لە کاتی لێدانەکە کە دروست خۆی یەکلایی ئەکاتەوانێت و یان بەڕەستان دیاری ئەەکەن. سەبارەت بەوە بەڵێ ئێمە پێش دەستپێکی یاریەکە لە مەحازەرەیە یاریزانەکان دەستنیشانەکەین کاتێکە پەناهی دروستە بێت کێرەیە مباشی دروستە بێت کێرەیە کۆڕاڵەکان یعنی کێ جێبەجێەکە ئەوانە بەڵێ تەمرینی باشی لەگەڵا کراوە بەڵامی تر ئەمەش تۆپێنە هەموو کاتێک تۆ مۆفەق نابیت ئینشەڵڵا هەوڵێ یاریەکانی ترا سێ خاڵ یاریەکان بەدەست بێنیت. ئەگەرچی لە کۆتایی یاریەکەدا هەندێک گرژی ڕوویاندا، بەڵام هەرزوو کۆنتڕۆڵ کرا و تەشەنەی نەسەند. بەمەنجامەش سیروانی نوێ خاڵەکانی وەک خۆی لە 11 خاڵدا مایەوە. پیشەسازیش لە 5 خاڵەوە خاڵەکانی بۆ 8 خاڵ بەرز کردەوە. بڕیاتەها کەناڵی پەیام سلێمانی.